سلاوی خواتان لێبێ لە ئەڵلقەیەکی تردا لە زنجیرە باسی ڕۆژوو تەندروستی ئەمڕۆ لە خزمەتتانە ئەبم بۆ باسکردنی تەوەرێکی تری گرنگ لەو گروپە نەخۆشانەی کە کێشەی گورچی لەو کۆئەندامی میزیان هەیە و هەروەها پێویستیان بە چاودێری پزیشک هەیە یا پێویستیان بە ڕێنمایی پزیشک هەیە بۆ ئەوەی کەەوە ئایا بە ڕۆژوو بن یا بە ڕۆژوو نەبن. لەمڕۆدا باسی گروپێک لە نەخۆش دەکەین ئەوانیش کە ئەو نەخۆشانن کە سستی گورچیلیان هەیە. بەڕێزان ئێمە ئەو کەسانێک کە سستی گورچیلیان هەیە ئەتوان بیانکەین بە دوو گروپی سەرەکیەوە. هەندێک نەخۆشمان هەیە سستی گورچیلەی هەیە بەڵام نیشانی لەسەر دەرنەکەوتووە، سستێکی کەمی هەیە، ڕێژەی تێستی گورچیلەی واتە پشکنینی تاقیگەیەکەی بە شێوەیەکی زۆر کەم کریاتینی یان یوریای بەرز بۆتەوە و هیچ نیشانێکی لەگەڵدا نییە و دەرمانی درێژخایانی نییە. ئەم گروپە لە نەخۆش لەژێر چاودێری پزیشکە ئەتوانن بە ڕۆژوو بن. بەڵام لەم نەخۆشانی کە سستی گورچیلیان هەیە گروپێکی ترمان هەیە کە سستی گورچیلەکەیان ڕێژەیەکی مامناوەند یان زۆرە، ڕێژەی یوریا و کریاتینیان زۆر بەرزە و نیشانەی بەردەوامیان هەیە، دەرمانی درێژخایانیان هەیە و هەندێک لەم نەخۆشانە شتنەوەی گورچیلیان بۆ ئەکرێت لە هەفتەیەکدا 2 جاریان 3 جار. ئەم نەخۆشانە بەپێی ڕێنمایی پزیشک ئەتوانن بە ڕۆژوو نەبن لەبەر تەندروستی و پاراستنی ئەو ڕێژەی ئیشکردنی گورچیلەیە کە ماویانە. بەڕێزان گروپێکی ترمان هەیە لەو نەخۆشانەی کە پێویستیان بە ڕێنمایی هەیە لە کاتی بە ڕۆژووبووندا ئایا کە بە ڕۆژوو بنیاننا. ئەوانش ئەو گروپن کە نەخۆشی درێژخایانیان هەیە، وەکو باوترین لەو نەخۆشی درێژخایانانە نەخۆشی شەکرە و بەرزبوونەوەی پەستانی خوێن و هەروەها گروپێک ترمان هەیە ئەو نەخۆشانەی کە شێرپەنجەیان هەبووە و ئێستا لە ژێر بەکارهێنانی عیلاجی و چارەسەری کیمیاییدان. بەڕێزان ئەو کەسانی کە نەخۆشی شەکرە و زەختیان هەیە واتە بەرزبوونەوەی فشاری خوێن لەژێر چاودێری پزیشکی هەناوی و هەروەها بە چاودێری پزیشکی گورچیلە ئەگەر نەخۆشی شەکرەکەیان لەگەڵ زەختەکەیان کۆنتترۆل بێت و هیچ نیشانەیەکی خراپی لەسەر گورچیلەکانیان دروست نەکرد بێت ئەتوانن بە ڕۆژوو بن و بگرە. بە ڕۆژووبوون لەوانەیە زیاتر سوودیان پێ بگەێنێت بۆ جوانتر کۆنتترۆلکردنی نەخۆشی شەکرە و زەختەکەیان. بەڵام ئەو گروپەی کەوە لەژێر چارەسەری کیمیاییدان هەندێک نیشانەی ناڕەحەتیان بۆ دروست ئەبێ، ئەویش لەوانەیە دڵتێکەڵ هاتن و ڕشانەوە و دابەزینی بەرگری لەش و هەروەها بڵێن کار ئەکاتە سەر ئیشی گورچیلەکانیان. ئەم گروپە ئەتوانن بە شێوەیەکی کاتی هەتاوەکو چارەسەرەکانیان تەواو دەبێ و دەگەڕێنەوە بۆ تەندروستی خۆیان ئەتوانن بە ڕۆژوو نەبن. بەڵام پاش ئەوەی کە خوای گەورە شیفای بۆ ناردن و چاک بوونەوە و عیلاجەکانیان تەواو بوو، ئەگەر هیچ زەرێکی لەسەر گورچیلەکانیان و ئەندامەکانی تری لەشیان دروست نەکرد بوو ئەتوانن بە ڕۆژوو بن. لێرەدا هاتینە کۆتایی ئەم زنجیرە بازەش لە ئەڵلقەکانی ڕۆژوو تەندروستی بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ.